وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو درێژەدانی سیاسەتی ڕابردوومان بۆ پشتیوانی بەدیهێنانی مافە دیموکراسیەکان و بۆ بە دیالۆگ چارەسەرکردنی کێشەکان هاتووین. بەڵام کە پەلاماری عەسکەری ئەدرێ عەفرین یا هەر شوێنێکی تر ئێمە مافی بەرگری بە مافێکی پیرۆزە زانین. خوێنی هەموو ئازادیخوازێک لە ناوچەکە بە خوێنی ڕژاوی ئەندامێکی خۆمانی ئەزانینێ بە پێشمەرگەیەکی خۆمان ئەزانین و هەموو تێکۆشەرێک کە ئێستا لە عەفرین خوێنی ئەڕژێ و ئاوا ئەزانین خوێنی شەیدەکانی خۆمانە لەوێ ئەیان بەخشین و بەنسبەت دەوڵەتی تورکیش پێمان ناخۆشە بە شەڕ بیەوێ کێشەی کورد کۆتایی پێبێنێ کە نایەت 34 ساڵی ڕەبەقە لە باکووری کوردستان خەباتی شەڕژگێڕانە هەیە کۆتایی هات بە 34 ساڵ لە ناو وڵاتی خۆت کۆتاییت پێنایە نابێ ناشتوانی بە 4 ڕۆژ و بە 40 ڕۆژ لە وڵاتێکی تر لەشکرکێشی بکەی کۆتایی بە جانی بەرەنگاری ملەتێک بینیت کە تەنها داوای ئازادیەکانەکەن هیچ تاوانێکیان نەکەن داوای ئازادیەکانەکەن دیالۆگ بکەن بێگومان چارەسەرێک ئەدۆزرێتەوە بۆ ئەو کێشەیە کە هەیە و ئێمە پڕبەدڵ ئومێدەوارین ئەم شەڕێکی کوردخایان بێ و بۆ هەموو لایەک بگە بە ئەزمموونیەک لە بری زمانی تفەنگ زاڵ بکرێ زمانی عەقڵ ساڵ بکرێ. دەوڵەتەکانی مەنتەقەکەەوە بە تایبەتی تورکیا هەڵوێستی ئێمە ئەزانێت لە کۆبانی پێمان بکرێ ئێستا یارمەتی عەفرین ڕێگەمان بن ئێستا هێزە نێرین بۆ عەفرین بۆ بەرەنگاری بەڵام ڕێگەمان بن پێش ئەوەی هێز بنێرین وەفدێک ئەنێرین بۆ ئەنقەرە بۆ گفتوگۆ ئەمە منطقی گفتوگۆ زاڵەکەین بەسەر منطقی شەڕ و چێ مقاومەتەکە و چێ ناکە بەڵام کە گفتوگۆ دەرگاکانی دائەخرێ بێگومان دەواازەی شەڕ کراوەتەوە ئێمە مافی بەرەنگاری بە پیرۆزۆزانی ئەو ژیر و هاتنە سەردان ئامادکەن پشتگیریا خۆ دڵ خویاکردنش بۆ گەلێمە لە عەفرین شەرمەزاریە عێریشێن دەوڵەتە تورک لەسەر کانتۆنا عەفرین دکن و داخوازەکمەی ها بەش هەیەش گەلێمە لە هەر چارپەرچەی کوردستانێک و پشتگیریا ئەف شۆرەشە هانێ بکەن بێگومان ئەف شەڕێک گوێر و لە عەفرین دقەومێ ئەف ئانینا ئافتێشا دەوڵەتە تورک وی ڕەنگێ مەزن سەر کانتۆنا عەفرین ئەڤایە عێریشێکە دژی گەلێ کورد بە تەمامیە نەتەنی عێریشەکە لە دژی عەفرین لە دژی هەر چارپەرچەی کوردستانی دژی نەتەوا گەلێ کوردە لە دژی بەرژەوەندیان گەلێ کوردە و نەتەنێ گەلێ کوردژی هەموو پێکهاتەیان ڕۆژهەڵاتە ناوین هەموو ئەو ملەتێن بۆ ئازادی خوازن گوتخوازن بۆ وەک هەوی یەکسانی بژین ئەف پرۆژەیە هانێ گۆ ئەردۆغان بڕێوە دەبێ ئەف سیستەما دیکتاتۆری کۆ ئاوا کریە ئەف عێریشە گوتکە سەر عەفرین ئیرۆ دخوازێ ئەف هێڤیا ئازادیە گۆ گەلێ کورد پێشنگتیاوێت کە ئێرۆ ڕۆژهەڵاتە ناویندێ دخوازێ بێ هێڤیا هەنێ دووبارە vemrîn û bitefîne biryara me Rojavayê Kurdistanê li Efrînê berxwedaniye em ê bi temamî berxwebdin û bêguman wek çawa em li Kobanê serkeftin em ê li Efrînê jî serkevin him daxwaza me jî ji gelê me re diriya qenatê werî jî got gelê me bi temamî bi girsayîl her çaperçe Kurdistanê da kevin kolan û qada xwedî li şoreşa Rojavayê Kurdistanê derkevin û xwedî li berxwedaniya Efrînê derkevin û bêguman wê serkeftin بسوگر بو و گلمه مافی خواه به دست بینه دوباره ام بخیر هاتنا شاندا مکتب سیاسی یک دین اجتماعی کردستان دکن اجبو پیشتگیری